بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان نەبین بۆ ئەڵقەی پێنجەمی باسی هەڵبژاردن. خۆتان دەزانن ئەم بەرنامەیە تایبەتە بە دید و تێڕوانینی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق. مەبەستمە ئەوە بڵێم کە لەم بەرنامەیە ئێمە مەبەستمانە لە ڕێگەی دەبەیت و منازەرەی مۆدێرن، لە ڕێگەی منازەرەی بڵێن بە شێوەیەک لە شێوەکان هاوڕێیانە ئەکادیمی بتوانین بە پشتبەستن بە منطق گفتوگۆکانمان بکەین. ئەم بەڕێزانەی کە هەموو شەوێک چوار کاندیدی چوار لایەنی سیاسی جیاواز لەناو بەرنامەکە حەزوریانەیە بتوانن تێڕوانین و ڕوئیای خۆیان بگەێنن بە دەنگدەرەکانیان و دەنگدەر ڕازی بکەن کە دەنگیان پێ بدات. ئێمە مەبەستمانە بزانین بە تێڕوانینی ئەمان چییە، ئەمان بەنیازن چۆن بگەڕێنەوە بۆ بەغداد، چۆن بەرەو بەغدا بچن، ئایا ئەوان پێیان وایە کە بە عەقڵیەتی پێشوو بەو کارەی کە ئەگەر بتوانین بڵێن پارلەمانتارانی پێشوو کردویانە لێی ڕازین، لە ئەدایان ڕازین، ئەیانەوێت چی ئیزافە بکەن بۆ کاری ئەوان. ئێمە لەسەر ئەم خاڵانە ئەوەستین. وەکو ئاماژەم پێدا لە سەرەتای بەرنامەکە ئێمە هەموو شەوێک چوار کاندیدی چوار لایەنی جیاواز میوانمانن و لە هەولێر بەرنامەمان کردووە، لە سلێمانی کردومانە، وردە وردە بەرەو شارەکانی دیکەی کوردستانیش ئەجوڵێن. من ئەم شەو چوار کاندیدی بەڕێز لە چوار لایەنی سیاسی جیاواز میوانمانە. دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی، دکتۆر سەردار قادر محێدین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی، دکتۆر حوسێن شەفیق حوسێن شوانی کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی، دکتۆر چیا زەنگەنە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سلێمانی. گەر دکتۆر هەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، یعنی ئێمە هەموو شەوێک بەرنامەکە بەوە دەست پێەکەین. خۆتان ئەزانن کورد لە ئێستادا لە دۆخێکی هەستیاردایە. لە دوای ڕیفراندەم لە دوای 16 ئۆکتۆبەر بە شێوەیەک لە شێوەکان کورد ئەیەوێت ئەو هێزەی جاران هەیبووە، ئەو کاریگەری جاران هەیبووە لە بەغدا بۆی بگەڕێتەوە. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە کورد لە ئێستادا کە بەرەو بەغدا ئەچێت چی بکات بۆ ئەوەی قورس و قورسایی و کێشی جارانی بۆ بگەڕێتەوە بە تێڕوانینی خۆت. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان، بۆم دیبیتە زۆر سپاس بۆ مامۆستایانی هاوڕێم بۆ ئامادەبوونیان. هەزاران سڵاو بۆ ڕۆحی پاکی سەرجەم شەهیدانی کوردستان، بۆ ڕۆحی جەنابی مام و سەرجەم شەهیدانی بزوتن و ڕزگاری خوازی گەلەکەمان. بێگومان کورد دوای خەباتێکی زۆر لە غەدرێکی مێژوویەوە لە سەرەتای دروستبوونی لە سەرەتای کۆتایی هێنانی جەنگی جیهانی یەکەم لە 1940 و پاشان لە معاهدەی سیڤەر و لۆزار و سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی لە وڵاتی میسر لە ساڵی 1921 سەرەتای کێشە ئیداری و دەستوری و نەتەوەی و قانونیەکانی بۆ دروست بوو. چونکە بە زۆر بە زەپری هێز ئێمە لکێنراین بە عێراقێکی نوێەوە کە عێراقێک سەرجەم پێکاتەی جیاواز بن لە ڕووی تایەفەگەریەوە، لە ڕووی مەزهەبیەوە، لە ڕووی ئاینەوە، لە ڕووی زمانەوە، لە ڕووی نەتەوەوە. بە دابەشکردنی قۆناغەکانی دەوڵەتی عێراقی لە 1920ەوە لە مەملەکەی عێراقی یەکەمەوە بۆ مەملەکەی عێراقی دووەم تا 1948 پاشان بۆ 58 و لە 58 ئەعلانی جمهوریە بۆ 68 و باشە دکتۆر ئەمانە یعنی بە شێوەیەک لە شێوەکان سەردێکی مێژوویە، بەڵام بۆ واقعی ئێستا چی بکەین؟ واقعی ئێستا دەنگدەر چاوەڕێیە بزانێت تۆ بەنیازی چی؟ کورد بە درێژایی ئەم ساڵانە بۆیە ئەم سەردە مێژوویە بچکۆلەم بۆ کرد بێوچان کورد لە خەباتی سیاسی و خەباتی شۆڕژگێری و خەباتی چەکداری بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی لە دوای 1968ەوە پاشان بۆ حوقبەی 1991 و لە 6/4 دروستکردنی یەکەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی دکتۆر فواد مەعسووم لەلایەن پارتە سیاسیەکانی کوردستانەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵی جەنابی مام جەلال بۆ هێنانەدی یەکەم پرۆسەی دیموکراسی، یەکەم موئەسسەسەی دەستوری لەم ناوچەیەدا لەسەر ئەوە کرێوترێ لە 2003 دوای ڕزگارکردنی عێراق. باشە قسە لەسەرەوە هەیە دوای 80 ساڵ لە چەوسانەوەی کورد لە عێراقدا کورد سەرکردایەتی سیاسی کورد سەرکەوتوو بووە لە دروستکردنی عێراقێکی عەرەبی لە نێوان کەوانەیەکە شۆڤێنی مەزهەبی و تیایدا مافی کورد ئەو مافەیە کە خۆمان بینیمانە.
ئێوە پێتان وایە لەم عێراقی ئێمە بگەین بە مافەکانی خۆمان زۆر بەکوتی چکە بەڵێ لە نوێی چواری بۆ بۆ کاندیدا بەڕێزەکانیش من لێرە بڵین خولەک ئەگرمەوە بۆی بتوانم لە نوێی چواری 2023 پاش ئەوەی ئێمە ڕۆڵێکی گەورەمان بینی لە دروستکردنەوەی عێراقێکی نوێ عێراقێک بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان جێگەی بێتەوە بۆ یەکگرتوو بێ بۆ سەرجەم ئەو ڕۆڵە ماوە بەڵێ ئێستا ئەو ڕۆڵە ماوە لە باسەکەم تەواوکەم ئێستا پێ دەڵێم ڕۆڵەکە ماوەیان نا مادام دەستوری عێراقی ماوە کە لە 2005 زۆرینەی گەلانی عێراق دەنگیان لێدا و مادام دەنگیان بۆ دا و مادام سەرجەم ئاماژە نێودەوڵەتیەکان پێمان دەڵێن ئێمە پێویستە وەکو کورد لە چوارچێوەی دەستورە ململانی سیاسی خۆمان بکەین کەواتە ڕۆڵەکەمان ماوەچکە پێگە دەستوریەکانمان لە بەرگە دەستوریەکانە ماوە تەنها جێبەجێکردنەکەی دکتۆر سەردار ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە تۆ کاندیدی ئەو حەزبەی پێتان وایە وەکو دکتۆر ئاماژەی پێدا ئەڵێ مادام دەستور ماوە ئەمە خاڵێکی گرنگە ئێمە توانین لە ڕێگەی دەستور و مافەکانی خۆمان وەرگین بەڵام قسە لەسەر ئەوە هەیە کە زیاتر لە 50 مادەی دەستور پێشێل کراوە یعنی ئەوترێت لە عێراقدا حساب بۆ دەستور ناکرێت کەواتە ئێمە توانین پشت بەستین بە دەستور یاخود کورد کە چاوی لەسەر دەستورە ئەمە بۆ لاوازی کورد و لاوازی ئارگومنتی کورد ناگەڕێتەوە نا ئێمە دوو مۆزوع هەیە ئەبێ لە یەکتری جیا بکەین لە دیدی ئێمە ینی ئێمە حاصلێ هەموو ئەو شۆڕشانەی کە لە کوردستانە کراوە لەگەڵ عێراق و دژی عێراق هەمووی گەیاندۆتە ئەوەی کە ئێمە ئەبێ خاڵێکی مشتەرەکمان هەبێ لەگەڵ عێراق کەوش دەستوری عێراقیە کاتە کورد جوودێکی زۆری کرد تا لە دەستوری عێراقیە مافەکانی خۆی جێ ببێتەوە بەڵام بەو ئەزمونەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە هەیە لەگەڵ ڕژێمە یەک بە دوای یەکەکانە هەیە ئەوە دەری خستووە کە هەر یەکێک لەو ڕژێمانەی پێشوو نەیویستوە مافەکانی کورد ئەگەر چی لە دەستوری شاهبێ هەر لە ساڵی 25 تا ئێستا بەڵێ ئەو مافانە هەبووە لە دەستور ئاماژەی پێدراوە بەڵام حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق نەیتوانی ئەو مافانی کورد لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکە بەڵکو هەمیشە حکوومەتی عێراقی پەنای بردووە بۆ ئێعترافکردن بە حقوقی کوردی بۆ چارەسەرکردنێکی مەرحەلی و وەک ئیستیراحەت محاربی تر دوای ئەوە گەڕاوەتەوە بۆ هەمان مەسلەی تر ئێستاش ئێمە لە عێراق لە 2005 تاکە ڕایەڵ و دەستکەوتمان لەگەڵ حکوومەتی عێراقیە دەستوری عێراقیە بەڵام لە هەمان کاتیشا حکوومەتی عێراقی هاوڕای لەگەڵ دکتۆر چیاکە گرنگ بەڵێ ئێمە دەستکەوتێکمان هەیە دەستوری عێراقیە دەستوری عێراقی تاکە ڕایەڵە تاکە دەستکەوتی گرنگە کێمە لەگەڵ عێراقا هەمانە خۆ ئەگەر بێت و ئێمە فەرەزەن باسی بکەین ئایا دەستور بخەینە ئەولاوە ئەگەر دەستورمان خستە وڵات چڕایەڵێکی مشتەرەکمان هەیە لەگەڵ عێراقمان بەس بێتەوە ئەوان ئێعتراف بە مافەکانی ئێمە پەن بێگومان نییە بەڵام ئێمە لێرە ئەبێ ئەوە ئاگامان لەوە بێ حکوومەتی عێراقی هەر لە ساڵی 2005ەوە نەیویستوە خودی دەستورەکە کەواتە ئەوان براوە نەبوونەوەی کە دەستوریان جێبەجێ خۆدا ئاماژت بەوە داوە تاکە ڕایەڵی هاوبەش لە نێوان دەستورە بەڵام ئەم دەستورەکە جێبەجێ نەکراوە ئەوە نەیان بردوێتەوە لە یاریەکە بێگومان یعنی ئێمە ڕاستە ئێمە کوردلەوانەیە ئەجندەیەکی وازەح بەڵام دەستکەوتێکی زۆرمان هەبووە دەستور هەبووە و ئەوەی کە کورد تا ئێستا سەیری ئەم چەند ساڵ دو سێ ساڵی پێشوو نەکرێت دەستکەوتێکی باشمان هەبوو لە بەغا بەڵام گرفتەکە ئەوەی حکوومەتی عێراقی ئەجندەیەکی تر لە پشت دەستورەوەساوە لە پشت حکوومەتەوەساوە کە نایهەوێ ئەو دەستورە سەرسەر بکە من خۆشبەختانە یەکێکم لەوانەیە کە 55 خروقاتەکەی دەستورمان دیاری کرد کە حکوومەتی عێراقی پێشێلی کردووە هەر بە فعلی حکوومەتی عێراقی نەک ئێستا ئەم انتخاباتش لەلایەن حکوومەتی عێراقیەوە وەک انتخاباتێکی مەفسەلی و عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکی پەرتەوازەتر و وێرانتر و مەزەبیتر نابێت کەواتە ئایا ئەم 55 نابێت بە ژمارەیەکە زیاتر ناکات خودی هەڵبژاردن لە دیدی سیاسەتمەدارانی تری عێراقی ئەوەیە کە ئەو معادلە و هاکێشەی کە پێش کە لە بەرەنجامی شەڕی داعش دروست بووە ئەیانوێت لە ڕێگەی بەرەنجامەکانی هەڵبژاردنەوە بیچەسپێنن و ئەمەش بەچیەکرێت بە زۆرینەی پەرمە بۆی هەر لە ئێستاوێکی لەو مەبدە ئەسەرەکانی کە پێشێل کرا دەستورە مەسلەی تەوافقە هەر لە عێراق قسەمان لەسەر بێت ئایا تەوافق و شەراکەت و ئەمە ماوەیان عێراق بەرەو زۆرینەی سیاسی و هەنگاونەوەن بەرەوە لە 25 چرکەیە پێم بڵێ عێراق بەم شێوەیی ئێستای دەستور ئەتوانێت دەردی کورد چارەسەرکات ئەگەر ئێمە باسی دەستکەوتەکانی کورد بکەن لە چوار شێوەی عێراقێکی یەکگرتووە دەستور ئەتوانێت مافەکانی کورد بەرجەسە بکات لەو حاڵەتەی کە ئێمە پێ رازی بووین بەڵام ئەمە نیشانەی ئەوە نیە کە ئێمە خەونێکی تری گەورەترمان نیە بەڵام لە چوارچێ ئەو نەسانەیە بڵێ زۆرێک لە دەستکەوتەکانی کورد بەدی هاتووە بەڵام حکوومەتی عێراقی نایهێوە جێبەجێ بکات سپاس دەکەم دکتۆر حسێن بێمە لای جەنابتان ئێوە کاندیدی هاوپەیمانین لە شاری سلێمانی مەبەستمە بزانم تۆ خۆت کە خۆت ئامادە کردووە بچیتە بەغدا وەکو حزبێکی نوێ ئێوە ئەم جارە چنە ناو پەرلەمانی عێراقەوە حتمما دوور بە دووریش بێ ئاگادارن لە ناو پەرلەمانی عێراق چیە گوزارێ و لە گۆڕەپانی سیاسی عێراق چیە گوزارێت لەم گۆڕەپانە و لەو پەرلەمانەی کە
ئەخیر نمونە پەسەندکردنی بودجەیە بەبێ ئەوەی گوێ لە کورد بگرن 12.67 نەکرا بە 12.68 هیوایەک هەیە ئێمە لە عێراقی داهاتۆ کاریگەری دابنێن یان دیسان پشتگوێ خوێن و گوێمان لێ ناگیرێت بێگومانەوە کەوێتە سەر ئەوەی کە لایەنە سیاسیەکانی کوردستان پێشەوەی بکەپشن بۆ عێراق دیدەیەکی هاوبەشیان هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای دەستور و لەگەڵ ئەوەشە کە چوونە ئەبێ لەگەڵ برا عەرەبەکانمان و برا کوتلە سیاسیەکانی تر لە باکوور و باشوور بکەونە گفتوگۆ بۆ ئەوەی عێراقێکی بە شەراکەت لەسەر ئەساسی هاوڵاتی بوون لەسەر ئەساسی دیموکراسی بوون لەسەر ئەساسی دادپەروەری لە هەموو عێراقا ئێمە ڕێکوین لەگەڵیان بۆ ئەوەی مافە دەستوریەکانی گەلی کورد لەوێ دەستە بەرکەین بەڵام ئەگەر بێت و بەم پەرتەوازەی کە ئێستا تیامانە بەم زمانە زبرێکە ئێستا هەمانە بەرامبەر یەک و تۆمەت بەخشینەوە بە یەکتر بێگومان لەوێ ناگەنە هیچ ڕێگا چارەیەک و لەوێ زیاتر پەرتەوازە بین و ڕەنگە وایە بە چ میکانیزمێک ئەم نێوماڵە پەرتەوازەیە کۆ بێتەوە بێگومان ئەمە بە تەوافقی سیاسیە بێت پێشوەخت چۆن ئەبێ سەرکردە سیاسەکانی ئێمان سەرکردە حیزبەکانی ئێمان واز بێنن لە زمانی تەشیر و تۆمەت بەخشینەوە بە یەکتر و ئێوە ئەوە قبول کەنکەوە ئێمە هاوڵاتین لێرە و هەموو زەرمەندین لە ئەگەر بێت و هەست ناکەی سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی سەرکردایەتی تەشیریان بە یەکتر نەکردووە ئەگە تەشیریشیان بەیەکتر نەبێت تۆمەتیان بەیەکتر بەخشیەوەەوە وایان کرد و برینەکان زیاتر قوڵ بن و من پێم وایە خودی خۆم پێم وایە پێویستە لە ئێستای ئەو برینانە ساڕێژکەین چکە ئێمە لە ئێستای لە قەیرانێکی قوڵی دارایی سەربازی کۆمەڵایەتی ئابووریداین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە و پێگەی سیاسیمان بەڕاستی لاواز بووە لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە لە بەغا بە وتارێکی سیاسی بەهێزەوە بچینە بەغا ئەگەر بە وتارێکی سیاسی بەهێز و یەکگرتو نەچینەوە بەغا بێگومان ئەوانیش ئەو استیغلالی ئەو زۆفەی ئێمە ئاکەن بە خاڵێک بە دوو خاڵ پێم بڵێ ئەگەر ئێمە بە یەک تیم فراکسیۆنە کوردستانیەکان وەکو یەک تیم نەچنەوە بەغدا یەک پاکێجیان نەبێت وەکو داواکاری کورد داواکاری نەک حزبی نەک کەسی داواکاری کورد و باشووری کوردستان نەیدەن بە بەغدا چی چاوەڕێمانەکە لە عێراق لە دوای هەڵبژاردن دڵنیا بن لەوەی ئەم قوارە سیاسی هەرێم کە ئێستاەوەی ماوە ئەوش لە دەست دەدەین چۆن بێگومانی کەواتە تۆ هاوڕای لەگەڵەوەی کە هەوڵێکەیە لە بەغدا بە ڕاستەی هەڵوەشاندنەوەی ئەم قوارەی هەرێم بێگومان قوارەی هەرێم جێگیر کراوە بە پێی دەستوری عێراق کە قوارەیەکی سیاسیە بەڵام ئەوەش ناشارینەوە کەوا لایەنە سیاسەکانی باشوور و ناوەڕاست هەوڵ ئەدەن ئەم قوارێ لاوازکەن و بەرەو ناوەندبوونی بەرن واتە حکمی ناوەندی دەستە باڵا بێ بەسەر هەرێمی کوردستانە بەڵام ئێمە وەکو کوردستانی بەسەرجەم حیزب و لایەنە سیاسەکان من پێم وایە بە یەک خاڵ ئەوەیە کەوا ئێمە وتارمان یەخین وتارەکەشمان لە پێناو بەرژەوەندی خاک و نیشتیمان و گەلابی باشە لە سی چرکەیە پێم بڵێ ئەم دەستورەی ئێستای عێراق دەستورێکی باشە و جێبەجێ ناکرێیان ئەبێ دەستکاری بکرێت من پێم باشە دەستوریەکی باشە تا ڕادەیەک بۆ کورد مافەکانی دەستەبەر کراوە ئەگەر بێت و ئێمە سیاسیانە و بەرژەوەندی خوازانە ینی بەرژەوەندی خوازانمە بسن بەرژەوەندی کۆی گەلی کووردە بخێنە پێش بەرژەوەندی حیزبەکانمان بخێنە پێش بەرژەوەندە سیاسیەکانمان واتە ئێمە ئەبێتە کە تولێکی سیاسی بەهێز پێک بێنین بچینە بەغا بە زمانێکی سیاسی دیبلۆماسی پارە و لە عێراقی هەڵبژاردن حساب بۆ دەستورەکرێت والله ئیتر ئەوە ئەکەوێتە سەر ئەو لایەنە سیاسیانە چۆن ڕێکەون لەسەر چ بەنەمایەک ڕێکون لەسەر چ بنایەکی بەرژەوەندی سیاسی ڕێکون یا بەرژەوەندی گشت زۆر سپاس دەکەم دکتۆر موسەنا بە ئەنقەست ئەخیر کە سات مەلات جەنابتان 4 ساڵە کەم یەک دوو مانگ لە پەرلەمانی عێراق پەرلەمانتاری کوردن و نوێنەرایەتی گەلی کوردستانتان کردووە لەوێ من یەک پرسیارم هەیە بە دیاری کراوی هاوبەشی کورد لە عێراق هاوبەشیەکی کاریگەرە یان بێکاریگەرە ئەگەر کاریگەرە چۆن ئەگەر بێکاریگەرە چۆن بەهێز بکرێتەوە سەرەتا سوپاس سڵاو و ڕێزم بۆ جەنابەت بۆ برانی هاوکارم بۆ بینەرانی بەڕێز بۆی دووبارەشی کەمەوە لەوەش حەق نەخۆم دکتۆر موسەنامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق سەرۆکی لیست نەک فراکسیۆن بڵێ ببوورە بڵێ سەرۆکی لیستی یەکگرتوو بڵێ پرسیارەکەی بەڕێز لەسەر لەگەڵ بەڕێزانیش سەبارەت بە قەزیەکە کە ئەلبەتە کاتێکی زۆری ئەوێ بۆ باسکردنی بەڵام نظامی سیاسی عێراق ئەسڵەن نظامێکی مشەوەها بە پێی دەستور دانەنراوە دەستور خودی خۆشی لەگەڵ هەموو دەستکەوتەی کە بەڕێزان ئاماژەیان پێکرد دەستورێکی مەلغومە یعنی ئەلغامی تایە دەستورێکی مەتاتیە دەقەکانی وان و سراون ئەتوانرێت تەفسیری جیاوازی بۆ بکرێت لە نەتیجا و دەقانی کە ئەوەندە بە لاستیکی ئەنووسێن و بە بۆشایی تیاجێڕێ ئەما بێتە هۆکاری ئەوەی بوون و نەبوونی وەکو یەک بێ
ئێمە وەکو کورد دەبێت کا لەسەر ئەوکەین دەستور جێبەجێ بکرێت چکە دەستکەوتی گرنگی تایە بڵێ لەگەڵ سەرڕای ئەو ڕەخنانەی کەوتم بڵێ ئەبێ چارێکی ترمان نییە تەنها ڕێگایەکەوەیە کە لە ڕێگەی دەستورەوە مافەکانمان بەدەست بێنین بەڵام ئەم دەستورە جێبەجێ نەکراوە مادەی یەکەمی دەستوری عێراق ئەڵێ کە باسی تعریفی دەوڵەتی عێراقەکە ئەڵێ عێراق دەوڵەتێکی فیدراڵی دیموکراسیە بڵێ عێراق نە فیدراڵی و نە دیموکراسیە فیدراڵی نیە چونکە تەنها یەک هەرێم هەیە لە عێراقا حکوومەتێکی مرکزی هەیە لە ناوەڕاست و باشووری عێراق هەرێمێکیش لێرە هەیە لێرە حکوومەتێکی مرکزی هەیە لێرەش هەرێمێک هەیە ئەمە چۆن لکەن بەیەکەوە ئەبێ حکوومەتی مرکزی لە عێراقا نەبێ ئەبێ حکوومەتی فیدراڵی هەبێ و ئەبێ کۆمەڵی هەرێم هەبن بۆ ئەوی دەسڵاتەکان دابشکرێن سەروەت و سوڵتە لەسەر ئەساسی هەرێمەکان دابشکرێن بەڵام ئێمە تەنهایەک هەرێممان هەیە لەگەڵ کۆمەڵی پارێزگار لەگەڵ حکوومەتێکی مرکزی باش ئەمە خۆی نظامێکی سیاسی مشەوەها ناتوانانی لەسەر ئەم مشەوە هەیە هیچ بیناکە وەکو بناغی سەقەت بینای لەسەر ناکرێت ئەمە لەگەڵ ئەوەش کە ئیرادەیەک هەیە لە عێراقا بۆ پێشێلکردنی دەستور بە قەزدی مالکی هیچ دەسڵاتێکی نەبوو کاتێک کە سەلاحەدین و دیالە داوایان کرد ببنە هەرێم داخوازیەکانیانی بە چەک و بە لەشکرکێشی وەڵامدایەوە لە کاتێکا دەستور ڕێگە بەمە نادا بەڵێ لە نسوسەکانی تررا لە معالەجە دەستوریەکانە ڕێگەی پێیاوە بە حەقی تەکوینی قالینی تازە هەرێمە بڵێ ینی ڕێگە هەیە بۆ ئەوەی کە هەرێم مشەوەها لە تەطبیقا مشەوەها لەنگ لە نسوسا دکتۆر پێت وایە ئەمە ئەگەر بێت دەنگی منەگاتە بەڕێزی گوێ لێم زۆر گوێم لێتە ئەڵێم نظامی سیاسی عێراق مشەوەها نظامی سیاسی جەنابەت فەرموود دستورێکی مەلغوم و مشەوەها ئەڵێم لە تەطبیقا ئەڵێم دەستوری عێراق دکتۆر چیا ئەڵێت جەنابە دووتە دەستورێکی مشەوەها تێک دراوە ومەڵوارم ئەزانم ئەڵێم باشە ئەڵێم دەستوری عێراق ئەڵێ لە تەطبیقا دەستوری عێراق دەستورێکی مەلغومە مەتاتیە بە دەرەجەیە کە هەندێک جار نەسەکان وەکو نەبوونی وایە نظامی سیاسی عێراق نظامێکی مشەوەها نایەوێت دەستور جێبەجێ بکە لەوەی کە مادەی یەکەم باسی فیدراڵێتەکە نظامی سیاسی عێراق باوەڕی پێی نییە باشە دکتۆر دوای هەڵبژاردن وازە هەم قسانە باشە دوای بۆ من وازەحە دوای هەڵبژاردن ئەگەر هەیە ئەم دەستورە بەوەی کە لەغم ڕێژکراوە جێبەجێ بکرێت مافی کوردی تیا دابین بکرێت کورد بەم حاڵەی کە هەیەی نە استراتیجێتێکی نیشتیمانی هەیە نەیەگریزە شەڕی حیزبایەتیەکە کۆمەڵی نوێنەرە نێرێتە پەرلەمانی عێراق کە بە حقیقت ناڵێم هەمویان بەس ڕێژەیەکی زۆریان خەمی کوردایەتی و نەتەوایەتی هەڵنەگرتووەوە ئەدەواتی ئەسڵەن ئەو سەراعە نەتەوایەتی و کوردایەتی و قانونی پێ نیە لە بەغدا ئەمە وای کردووە کە ئەدای کورد دوایەوە کورد چووە بە بەغدای جێشتووە حتا کە کاندیدی حیزبەکان دێن بۆ پەرلەمانی عێراق کەسی یەکەمی حیزبەکان نین کە مەفروض بوو شخصی یەکەمی ڕئیسی حیزبەکانیش کاندید بن بۆ انتخابات و بێنە ناو پەرلەمانی عێراقەوە ئەمە وای کردووە کە کورد ئەو فاعلیەتی کە پێویستە نیەتی ئەوان ئەسڵەن ئیرادیان هەیە بۆ ئەوی کورد پێگەی لاواز ببێ لە سیستەمی سیاسی عێراقەوە ئێستا باس لە حکمی زۆری ناکەن کە زۆر مەترسیدارە بەنسبەت ئایندەی عێراقەوە بەنسبەت ئایندەی کوردستان و گەلی کوردستان و مافەکانی لەگەڵەوەشا کە ئەوان ئەو ئیرادەیان هەیە کوردیش خۆی هیچ پلانێکی نییە وەکوونەتەوە بیر ناکاتەوە و استراتیژێکی نیشتیمانی نییە و شەڕی حیزبیە و شەڕەکانی ئێرە برێ بۆ بەغدا و لە ئەنجامە ئەو دکتۆر بێگومان من کاتمە وڵات مەبەست بە بزانم دواتر ئایا بۆچی ئەوان سەر ئەکەون لە دژایەتی کوردنی کورد بۆ کۆکردنەوەی دەنگ ئێمە ئەمەمان پێ ناکرێت بەڵام پێشەوەی بچمە لای هاوڕێیانی دیکە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە ڤۆکس پۆپێک راپۆرتێکمان ئامادە کردووە بۆی بزانین ڕای هاوڵاتیانیش چییە هاوڕێیان ئەگەر ڤۆکس پۆپەکە ئامادەیە باگوێمان لێبێ و بیبینی gelek cara mesela em hikmet hatun û borîn û wexit hatun û çûn û ez bar nakim ku vê carê jî ew bişên heqê me bidene me çunkî Iraq nemaye Iraqê bere walo yê berê jî heqê me nedayne me bes Iraq bigavkiya dagirkirî hemî zan ji dewr û berê diva welata herêkî sultayek ait ser şexsekî Maniye ebatî bi hîç şêweyê ne li êstaş û ne li dahatûş û ne duatirîş bi hîç şêweyek mafî Kurd be û mafî Kurd cebecê bike. بەغدا قەت بەخۆی دان بە حەقی مەدانانێ دان بە حەقی ملەتی کوردانانێ دەبی ئەمە بە خۆمان
یەکگرتوو بین یەکدی بگرین لۆی بتوانین حەق خۆمان بپارێزین. من هیچ قەنەعەتێکم بە ئابادی نەماوە لەبەرەوەی بەڵێنی زۆریە بەڵێنەکانی هیچی نەبردەسەر ئەکەوێتە سەر و برادرانەی کە لە بەغا کارەکەن لە ئەنجومەنە ئەگەر بتوانن کارێکی وا بکەن دەست پێشخەری بکەن لە مافەکانی میلەتەکەمانە ئەویش ئەتوانێت پاشگەز نەبێ بەڵام ئەگەر نەتوان و یەکگرتن نەبێت لە ناویانە ئەویش پێشێری دەسوورەکانمانەکە داخلی دا ایک دنگ بینه ولن هم ایک بین و اگه هم بوینه ایک طبعا کتلک قوت بیتون و خب گهینینه قسمه که شیعاجی سناجی ببینه کتلک قوت بی تأثیری اللي بکتن بیت بشکل دست خوبه بینین مافد کرد بابا ما تاكي بيرنا كانوا بزوريني عرب زور اليما يما كمين اقلين كمين لبرو عدد من كما لبرلمان ببي اما اوان يكسر بريال سر شدان ببي الري بكدن بلام خوي لاساسا دستورانيه دستور في قوميتها نك اوان الاخوان يكسر قرار دركنو سلم جوري لولا قرار دركن برلماني الشيعة والسنة لقال يكن كل هر خوي تاقو تنهاية تاكي بيرنا كانوا بس با يكبين بحياتي كل قال عرب رينا كبي ئەگەر کورد یەکدەنگ بی لە بەغدا بەڵێ دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێچی بەڵام هەروەکو ئێستا ئەو پەرتەوازی کە پێیانوە دیارە هیچ گومانی تێدانە بەغدا لە جاران خراتر دەبی ئەو قسانێک کە دەیکاتن لە غەیری قسەی سەر کاغەز و ئەوە زیاتر بڕناکە یعنی گەلێکی سەربڕمە دیتن بەری چەند ساڵانە ینی چەندەمین ساڵانە ینی وعدت دۆینەمە و ینی ڕێکەفتن بە گەلێکردین بەس هەتانی کە چه بۆ کوردن هاتیەکردن ئەنی بێژە ئەنیک و حتۆ بگۆبێک و ئەم سەحکینێک و دیت شتێکیان نامە بۆری پێنینە. بەڵێ بینەرانی عزیز دوبارە سڵاوتان لێبێت لە باسی هەڵبژاردن بەردەوامین ئەوەی بینیتان و گوێتان لێبوو ڕای هاوڵاتیان بوو سەبارەت بە گەڕانەوەی کورد بۆ بەغدا و کاری کاندیدەکان. دکتۆر موسەناگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم لە یەک خولەکە مەبەستمە ڕای تۆ لەسەر قسەی ئەو بەڕێزانە بزانم. لە زۆربەی قسەکانە ئەڵێ با یەک بین با یەکگرتوو بین ئەگەر بەو شێوەیە نەبێت کورد ناتوانێت داوای مافی خۆی بکات و بێهیوایەک شەیە سەبارەت بە بەغدای تر عەبادی بێت هەر لە کەسێکی تر سەرۆکایەتی بڵین ئەنجومەنی وەزیرانی عێراق بکات. تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بە دڵنیاییەوە یان هیچ دەستکەوت و بەڵێنێک هیچ کاندید و حیزبێک ناتوانێت بە تەنیا خۆی بیدا بە هیچ دەنگ دەرێک ئەمە تەنها چاواشەکاریە و هیچی تر نییە. هیچ هێزێکی سیاسی کوردستانی ناتوانێت بە تەنها خۆی هیچ دەستکەوتێکی حەقیقی هەبێت لە پەرلەمانی عێراق. ئەگەر فعلەن بازە دەستکەوتی نەتەوەیی بکانەک دەستکەوتی تایبەت بە خۆی و حیزب و تاقمەکەی لەبەرەوە هیچ ڕێگایەکی تر نییە بۆ کورد غەیری ئەوەی کە یەکگرتوو بێ و پلانیش نەگەر یەکگرتوو بێ بە تەنیا پلانیشی هەبێ استراتیژێتێکی نیشتیمانی هەبێ. ئەو سیانەمان هەیە دکتۆر هیچ کامیانمان یەکگرتووی و یعنی تا ئەندازەیەکی کەم یەکگرتوویمان هەبووە لە بەغدا گومانی تیانە من بە تعبیرێکی تر وتومە ئێمە توانیومانە فراکسیۆنە کوردستانەکان جیاوازەکانمان بشارینەوە تا ئاستێکی زۆر باش. بەڵام ئەومانە یەک ریزینیە چونکە لە ناو ناخەوە من نمونەیە گەڵێم یان لە کاتی 13 رخنەمان گرتبوو لە بودجەی عێراق هەر 5 فراکسیۆنەکە بەیەکەوە ئیمزای ئەم 13 رخنەمان گرتبوو دابوومان بە دنیا کەچی وتمان بڕۆین بەیەکەوە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بگرین پێکەوە هەمومان دوو حیزبی بەڕێزوتیان ئێمە ناین بە تەنیاچ خۆمان بە تەنیاچی نەکەین مەبەستمەوەیە کێشەکان قوڵن و بەداخەوە یعنی عێراق بۆتە سێبەری هەرێمی کوردستان لەوێش ناکۆچیەکان دەرەکەون و ئەوە کاریگەری زۆر بە قووەتی هەیە من 100% دڵنیام لەوەی کە ئەگەر حەیدەر عەبادی بیزانێ هەموو هێزە کوردستانیەکان لەسەر دڵی یەک کەس ڕوبەڕووی ئەو دەست درێژیانە ئەبنەوە و جورەتی بەرامبەر بە کوردستان ناکرد. زۆر سپاس دکتۆر سێن بێمە لای جەنابەت لە یەکێ لە قسەکان ئەڵێ عەرەب زۆرینەی و ئێمە کەمینەی تاکەی بیر ناکەنەوە. قسەکە ئەمەیە ئێمە تاکەی بە پەرتەوازایی هەم لە ناوخۆ و هەم دکتۆریش ئاماژەی پێدا نە بەرنامە نە ستراتیژیەت نە یەکگرتوویمان هەیە چین بۆ بەغدا بێگومان هاوڵاتیانیش بێزار بڵێ طبعا هاوڵاتیان باش تێگەیشتون لە وەزع سیاسەکەی ئێستا ڕاستە عەرەب زۆرینن و ئێمە بەچاو عەرەبەوە کەمینن لە عێراقا بەڵام بەپێی دەستوری عێراق ئێمە بە کەمینە حساب نەکراوین ئێمە وەکو قوارێکی سیاسی وجودمانێ لە ناو دەستورە و لەگەڵ ئەوەشە هاوڵاتی دکتۆر موسەناوتی ئەگەر یەک بووینە عەبادیش ئەوەی نابوورە ئەگە ئەوژ ئمە با ئەوش بزانین عەرەبیش ئەوەندە یەکگرتوونی لە ناو خۆیانە بەڵکو عەرەبیش پەرتەوازن لە ناو خۆیانە و ئەگە بزانی جگە لە سونە و شیعە پاش ئەوەی شەڕی نەمانی شیعە عێراق
عربەکان زیاتر پەرتەوازە بوونە باوەڕ ناکەم واز بە ئاسانی ژێگرنەوە چونکە برینێکی قوڵ لە ناو عێراقا بەرجەسە بووە ئەو برینە قوڵە سیاسی کە ڕوویدا پاش ئەوەی کە عەداعش هاتە ئارا و دوای ئەوەی عەداعشیان لابرد من لەو باوەڕێم عەرەب و سونە زیاتر دوورکەوتن لە پێشە زیاتر نزیکتر بوون ئێمە ئەبێ لێرە ئیستیغلالی ئەو خاڵە بکەین ئەو خاڵە لاوازەی برا عەرەبەکانمان بکەین لە جنوب و بزانین لە چ خاڵێکە هاوبەشین و بەرژەوەندیەکانی کورد لە بەغا ئەتوانین بەرجەسەکەین ئەتوانین هاوپەیمان بین لەگەڵ ئەوانەوە ئەتوانین لەوێ ئیتفاقی سیاسی بکەین و ئەو پەرتەوازی ئەوانی لەسەر ئەو قسەیەت کە ئەگەر یەکگرتو نەبین مەترسی لەسەر بوونمان و قواری هەرێمی کوردستان بێگومان چونکەوە ئێمە ڕابردوو فێرمانەکە کە داهات و چۆندا ئاڕێژین و لەگەڵ ئەوەش من باوەڕشم وایە ئێمە پێشەوە بچینە بەغا ئەومان لەبیر نەچێت بەم عەقڵەتە سیاسی سەرکردەکانی خۆمان کە ئێستا من باسی سەرکردە سیاسەکانم کرد وتم نابێت تەشیر و تەخوینی یەکترکەن و نابێت تۆمەتبار یەکترکەن من بەبەسم لێرە ئەوە نییە کە ئێمە بە هەمان عەقڵەتی سیاسی سەرکردەکان بچینەوە بەغا بەڵکو ئەبێت چاکسازی بکرێت لە عەقڵەتی سیاسی حیزبە کوردیەکان و سیاسەتێکی استراتیژیدا ڕێژراومان هەبێت بۆ ئەم 4 ساڵی داهاتوو لە عێراق ئێمە چۆن بەرژەوەندەکانی خۆمان نەپارێزین. زۆر سپاس دەکەم دکتۆر سەردار دکتۆر سێن و دکتۆر مسەناش هاوڕان لەسەرەوەی کە ئەبێت ئێمە استراتیژیەتمان هەبێت استراتیژیەکی هاوبەشمان هەبێت ببێ بەڕایەڵەیەکی هاوبەش لە نێوان هەموو لایەنەکان ئینجا بچین بەرەو بەغدا ئەمە ئێستا کەبوونی نییە چونمان بەرەو بەغدا چ مەترسیەکی ئیترمان لەسەر دروست دەکات. طبعا ئەمە پندێکی مێژوویە بەڕاستیە بێ ئێمە بیری لێ بکەین و ڕاست ئەمانە لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن لەسەر زۆرە لە ناوەندەکانی لای خۆمان باسی یەکگریزیە کرێتی و چێمان هەموو کرێت بەڵام هەندێک مەسائل هەیە کاتێک کە لە سیاسەتە تۆ لە حیزباتیە باسیەکەی ئەبێ لەسەر ئەرزی وەقیشعار ڕنگ باتەوە بۆیە من قەناعەتم وایە ئەوەی کە حیزبی کوردی پێویستە لەسەر بنەمای میساقێکی شەرەفکە ئەم شتا پێشوێ بچنە بەغا بۆ داهاتوو ئەبێ حیزبە کوردەکان لەسەر ئەوە کۆک بن و ئەو وەزیفەیە پەرلەمانی کوردستان پێویستە چونکە تا ئەوەندەی کە ئەحزابی کوردی لە کوردستانە بە جەدەلی سیاسیەوە مەشغوڵە وای لێ کردووە تەنانەت ئەو ئەجیندەی کە بۆ بەغاش پێویستە سیرەکەی ئەمە نییە تەنانەت ئەوەی کە کاکتۆر مسەناوتی ئەگەر بێت و ئەحزابی سیاسی چۆن باسی طموحی نەتەوەیەک بکە ئاواتی نەتەوەیەکە بەڵام لەسەر پرس کۆنفرانسێکە ڕێک نەکەوتووە کە هەر شتێکی هەر هەمووشان لەسەر سیانزە خاڵەکە ڕێکەوتون لەسەر کە ئەمە پێشێلکاری دەستورە و دوایش بۆتە داوا بە ناوی سەرۆکی وڵاتەوە. باش ئەگەر لەسەر پرس کۆنفرانسێک ڕێنەکەون چۆن لەسەر ئاوات و داواکارەکانی میلەتێک ڕێگەکەون ئێمە بێگومان ئەو خەڵکە ناحەقە کە هیچ هیوایەکی بە کاندید و بە پەرلەمانتارەکان بێگومان ئەگەر بێت و ئەحزابی سیاسی بۆیە ئەمە یەکەم پەن فێرمانکە هەموو ئەوانەی پێشوو چ دەستکەوتمان دەستکەوتووە لە ڕێگەی یەکگریزیەوە دەستمان کەوتووە و هەرچیەکیش کە لای ئەبین یاخود نەمان بێنێ ئەوەی کە پەرتەوازە بووین ئەوەی کە یەکگریزیمان نەماوە و بێگومان دوژمنانیش کە یەکگریزی نەما باشتر ئەکەونە ناومان وەک یەکگریزیشمان نەما منطقی ئەغلبیە لای ئەوان سەر ئەکەوێ بەسەرەوەی کە هیچ اعتبارێک بۆ خصوصیەتی ئێمەدانێن. زۆر سپاس دکتۆر چیا بێمە لای جەنابیشتان هەر لەسەر قسەی و هاوڵاتیە بەڕێزانە ینی لە ناو هاوڵاتیانە بێهیواییەکی شەیە بەرامبەر بە بەڵێنەکانی کاندیدەکان تەنەندێکێکیان ئەمەژە بەوە داڵێت چەند ساڵە وعد دەدەن و دیسانەوە داوای یەکگرتووی و یەکڕێزی ئەەکەن بەڵام ئەمە ئێستا نابینرێت کەواتە خەڵک چۆن هیوای هەبێت کە ئێوە بچنە پەرلەمان بتوانن داقۆکیان لێ بکەن ئەگەر خۆتان کاریگەریتان نەبێت هەمووتان باسەکەم ینی لایەنێکی سیاسی باس ناکەن. ئێمە سەرەتا بێ وەکو لۆجیکانە بیر بکەینەوە بیر لە فەلسفەی دەوڵەت و فەلسفەی دەوڵەتداری تێبگەین. باش پێگومان بە مقەوماتی ئیدارەدانی دەوڵەت بە زمان بە یاسا بە مۆڕاڵ بە لۆجیک ئەزمموی یاخود سیستمی دەوڵەتداری ئەتوانین بەڕێوە بەرین. عێراق تا ئێستا لەژێر کەلتوری سیاسیایە لەژێر فەلسفەی دەستوری و فەلسفەی دەوڵەتداریە نییە. ئەمە بۆچی بگەڕێنینەوە بۆ سەرەتای دەستپێکەکەم کە باسم کردم عێراق چۆن دروست بوو. ئێمە بیرمان نەچێ وەکو کورد لە نێوان ململانەی دوو جەمسەری ئاینی مەعسکەری شیعی و مەعسکەری سونیایی دوو وڵاتی زلهێزی دراوسێ بە 21 وڵاتەوە بەرامبەر وڵاتێک وەستاون وڵاتیش وەکو کوماری ئیسلامی ئێران لە ئەفغانستانەوە تاوەکو تەڕابلوس قیادەی پێنج جەنگەکە ئەفونکە دکتۆر چووکە کاتەکەم زۆر ئەمەوێت ڕای تۆ بزانێت تەنها تۆ یەک خولەک و دەسانیەتەیە ئەمەوێت من لەو باری پرسیارەکەی ڕای خۆت بگەێنی ئەو مەکسەبانی کە کورد دەست بە دەستی هێناوە لە بەغدا ئێمە با منصف بین بەرامبەر نوێنەرانی سەرجەم پارتە سیاسیەکان کە دکتۆر موسەنایەکە لەوانەی لەو کاندیدانی کە ڕۆڵی هەیە منصف بین بەوانەی کە کراوە دەستخۆشیان لەکەین سوپاسیانەکەین ئێمەش تەواوکەری ئەوانە بین بەڵام بە تەنها کورد لەم ناوچە
چقە و پڕ ئاژاوە و شەڕ و ململانی نێودەوڵەتی و ئەقلیمیە تەنها ڕەنگە پارتێکی سیاسی یاخود یەک تیم یاخود دوو تیم نەتوانێت سەرجەم ئامانجەنەتەوەیەکان بپێکێ لەبەرەوە ئێمە ئەبێ بە ڕۆحێکی سیاسی بە تیمێکی بەهێز بە فەلسەفەیەکی نەتەوایەتی کار بکەین بۆ کوردستانی بوونمان و کوردبوونمان پێش ئەوەی وەلای ئێمە هەبێت بۆ ئەجندای نێودەوڵەتی و بێگومان دێمەوە بۆی بزانم چۆن ئەمە جێبەجێکرێت چونکە ئەوتێق کێشە لە بەڵێنی کاندیدەکان نییە هەموو ئەوانەی پێشووتریش من سەیرم کردوێتەوە هەر بۆی بیرم بکەوێتەوە هەمووی بەڵێنی ڕێکڵام کەوێ ئەمە نابیندێت دکتۆر سەردار ئێوە لە بەرنامەی کاری پارتیە ئەڵێن عێراقی داهاتوو دەکەین بە عێراقێکی کۆمار کارەکەن بۆ ئەمە عێراقێکی کۆماری ئیتیحادی دیموکراتی فرەیی بێت کار بۆ ئەوواکەن حەس ناکەن ئەمە بۆ عێراقی داهاتوو کە ئەوترێت عێراقێکە ئەگەر جاران حەشتی شعبی تەنها لە بواری سەربازیە بوونی هەبێت لێرە بە دوادێتە ناو پرۆسەی سیاسیشەوە قسە لەسەر ئەوە هەیە ئەمە قورس نییە طبعا ئەو دروشمە کاتێک کە لیستەکە بەرزی کردوێتەوە لە دەورەی داهاتووی پەرلەمانە هەوڵ بدرێت جێگیر بکرێ هەوڵ بگرێت کاری لەسەر بگرێت تەنها ئەوە ڕنگدانەوەی ئەو واقع و مافە دەستورانێک کە لە دەستورە هەیە ئەگەر بێت و مادەکانی دەستور بخوێنەوە تعبیرە لەو مەسەلێ ئەگەر بێت و عێراقێک لە فرەلایەنی و فرە جۆری بە دەرخی چی دروست ئەبێت بێگومان دیکتاتۆرێکی ترمان بووێتەوە وەک لە سەردەمی سەدامە ئەگەر ئێمە باسی دیموکراسی نەکەین هەموو دروشمەکانی دیموکراسی لە عێراق جێبەجێ نەکەوە کە خودی دەستور زۆر جەختی لەسەرکاتەوە ئێمە کەواتە هیچمان نەکردووە کەواتە ئەو ڕاپەڕین و ئەو شۆڕشەی کە بەرسەر سەدامەکرانی هیچ نەتیجەیەکی ئیجابی نابێت جاکەواتە ئەوەی ئێمە هەوڵێکی جددیە بۆ ئەوەی عێراق لە واقعێکی چەکبەستووی مەذهبیەوە بکەینە واقع کە هەموو لایەنەکان خۆی تا ببینێتەوە ئەمە مەبەستێکمە بەسێکی دەستوریە ئەمە بێگومان قورسە بێگومان کارێکی ئاسان نیە بێگومان جا ئێمە ئایا ئێمەی کورد غەیری ئیشکردن لەسەر ئەو لایەنە ئایا چ میکانیزمێک و بەدیلێکی باشترمان پێە لە بەغا ئیشی لەسەر بکەین ئایا واقع عسکەری و سوپایەکان یاوە ئەو لەسەر ئەزی واقع ئایا چارەسەری گرفتەکانەکە بێگومان ئێمەی کورد تاکە چارەسەر ئەوەیەکە دروشمێکی سەرەکی پرۆژەکە یاخود بەرنامەی سەرەکی لیستەکە ئەوەیە کە کار بکرێت لەسەر جارێکی تر بە دەستخستنەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کە پێشێل کراوە و چەسپاندنیان و عێراقێکی هەمەجۆر و دیموکراسی کە هەمویان خۆی تا ببینەوە و کاتێک کە من باسی کوردەکەم بە مانایەکی خصوصی بوون من کاتێکە باسی هەرێمی کوردستان ئەەکەم بێگومان زۆرێ لەو مافانی کردراوە بە هەرێمی کوردستان لە دەستورە جێگیر بووە و من خصوصەتێکی تایبەتم وەرگوت نەکەر هاوڵاتێکی سادە بم لە عێراقا بەڵکو هە کۆمەڵی حقوقیە لە دەستورە کاتێک کە ئیدا بە خەڵکی هەرێمی کوردستان و بە حکوومەتی ئیقلیمی کوردستان ئەوەی ما بعد المواطنة دوای هاوڵاتی بوون خصوصەتی حکوومەت تەنانەت ئەگەر بێت و ئەوانەی کە لەسەر ئاستی عێراقی فدرال جێبەجێ بکرێت تەنانەت خودی ئەو یاسانەی کە لە عێراق فدرالیشەوە جێبەجێکرێت توانێت حکوومەت هێرم دەستکاریان کە ئەوە خصوصیت فدرال جاکەواتە ئەو دروشمە ئەوەیە ئەو واقعەیە کە عێراق پێویستێتی ئەگەر ئێمە ئەمانەوێ عێراق بکەرێتەوە بۆ واقعەیەکی گەشبین و باش ئەبێ مەبگەڕێن بۆ مەبای دەستورانە و هەر ئەوەشەکە ببۆتە دروشمی لیستەکە جێرانەوەی تەوافقە بۆ عێراق ئەگەر تەوافق لە عێراق هەڵبگیرێ کاتە ئێمە بەرەو حکوومەتی زۆری ناچین کە بەرەو حکوومەتی زۆر نەچوین واتە دیکتاتۆری بەژمارەیەکی بێکاریگەری بێگومان هیچی نەگەڵ کاتە ئێمە لە بەردەم کە چوونە بەردەمی زۆرینە ئەو کاتە لە بەردەم واقعێکی مەذهبیین و هەموو شتەکانی تر بەرەو خراپی سپاس دەکەم دکتۆر حسێن یەکێک لەو شتانەی کە ئێوە وەکو بڵین هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری تەنانەت جەنابی کاک دکتۆر بەرهەمیش ئاماژەی پێداوە لە قسەکانیە ئەڵێت یعنی هەڵبژاردن دەکەینە ڕۆژی گۆڕینی نەخشەی سیاسی کوردستان من جارێ ئەمەوێت تۆ تێم بگەێنی نەخشەی سیاسی کوردستان خەلەل و کێشەکەی لەکوێیە لە بیرکردنەوەی سیاسی سەرکردەی کووردا بێگومان لە ماوەی ڕابردوەوەی بینیمان کە کورسانی تووشی قەیران و نەهامەتی کرد بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بە بڕیاری بڵێن کە پاش بڕیاری بڵێن سربەخۆی و ڕفراندۆم درا ئەوە بۆ بڕیارەکان تاگلایان بوو لەسەر بنەمایەکی چۆن تاگلایانانە بوو تاگلایانە بە بڕیارێکی ئەوە بکەوا لە پەرلەمانەوە چکە پەرلەمان پەخرا بوو بێگومانە بێ لە پەرلەمانەوە ئەو بڕیارە دەرچێت تاکە مەرجعەتی شخصیەتی قەراری سیاسی و ئیداریە لە هەرێمی کوردستانە ئێمە بینیمان لەو کاتەیە پەرلەمان پەخرا بوو و حکوومەت نیوە ئیفلیس بوو پەرلەمان کاراکرایەوە بەڵام کارەکرا بۆ مەبەستە کارەکرا بۆ مەستێکی تایبەت کارەکرا و کارەکردنەوەکەش بە شێوەیەکی تەواو نەبوو بەڕاستیەوەی ئێمە بینیمان
وڵاتە هێزەکان بووراگە بە تاویکەم 1970 بۆ 1970 لە خەڵکی وڵاتیان هێرێمی کوردستان بەشداری دەنگدانیان کردووە 92 بۆ 93 وتویانە بەڵێ بۆ سربەخۆی کوردستان ینی گومانتان لەوە هەیە من خۆمەکو هاوڵاتێک ئەوسا کە هاوڵاتێکی سربەخۆ بم بەڵێ زۆر گومانم لە پاکی و بێگەردی تۆ دەنگت بە بەڵێدا بۆ سربەخۆی کوردستان دەنگدان پرۆسێکی نهێنی من ناتوانم بڵێم باشە کەواتە گومانت لە چییە گومانەکەی تۆ بە دیاریکراوی لە بەس لە دەنگی بۆ تاواکردنی پرسیاری پێشوت بێگومان ئەگە بزانم بە دەنگدانی من سربەخۆی دێت سربەخۆ دێتە ئاراوە من نەک بە دەنگی خۆم بە خوێنی خۆم ئەنووسم بەڵێ بۆ سربەخۆی کوردستان ئەوە وەکو هاوڵاتێک بەڵام وەکو سیاسێک ئەبێ من ئەو بارودۆخە سیاسیە ناوچەیەکەوە لە ئارادایە ئەبێ بەرچاو بگرن بۆی ئایا من کاتێک کە سەربەخۆی ڕاگەێنم کە سەربەخۆی سیاسی ئەگەر پێناسەیەکی نەخشەی سیاسی بۆ بینەر بکەن چییە ئەمە دەربکەن نەخشەی سیاسی ئەوەیە کەوا تۆ وەکو وتمان استراتیجێکی سیاسی هەبێ و بەرچاوڕوونیێکی سیاسی هەبێ بۆ بەدەستێنانی بەرژەوەندە سیاسەکانی چۆن ئێوە چۆن لەگەڵ دەنگدانە ئەمە ئەگۆڕن قسەکەوە ئێوە چن بۆ بەغدا بەڵێ کەواتە چۆن نەخشەی سیاسی هەرێمە گۆڕن بێگومان نەخشەی سیاسی هەرێم هەڵبژاردننی هەرێمی کوردستان نیە خۆتەزانی بەڵێ بێگومان کە ئێمە بە بیر و دیدەیەکی تازە ئەچینە بەغا جارانەگە بزانی کە حیزبە سیاسەکان کەوانەی لە بەغا نوێنەرایەتیانە کرد پەرلەمانتارە بەڕێزەکان لە بەغا شتەکانیان چاکە کردەوە سەرکردە سیاسەکانی ئێمە لە لایەک ترۆتێکیانەدایە واتە لایەکەوە ئەوان پینەیانە کرد لە لایەکی ترۆ ئەوان ئەیاندران شتەکانیان تێکەیە جەنابتان یەکێک من لەو کەسانەی کە باجی دەنگدانتاندا بۆ ڕفراندەمی سربەخۆی کوردستان غەڵەت و ناشەرعی بوو یعنی ئەوە کاتچنە بەغدا ئیتر ئەبێ بە وەڕاستەیە قسە بکەن کە عێراقی بوونمان قبوڵە یان ئەکرێت لەم نێوانەیە شتێکی تر هەبێ بابەتەکە ئەو زۆرە کێشێن بابەتی ڕفراندۆمە من حەزەکەم ئەو کەسانی باسی ڕفراندۆمەکەن یەکەم وریابن سەبارەت بەوەی کە تاعن لە دەنگی ئەو هاوڵاتیانە نەکەن کە وەسوکایەتیش بە و پیرۆزیە نەکەن کە ناوی سربەخۆیە مەبەستم برای بەڕێزم نیانی بە عام قساکەم بڵێ خاڵێکی تر کاتێک کە ئەڵێن ڕفراندۆم هەڵەیە بە بۆچوونی سیاسی ئەوان یا کاتەکەی گونجاو نەبوو وەک من خۆم چەند ڕۆژێک پێش لە ڕفراندۆم لە ئێنارتی وتم کاتی گونجاو نییە ئەمە هەمووی ڕای سیاسیە با لێرە داینین بەڵام لە هەمان کاتا تۆ ئەبێ بڵێ هێرشکردنی حەیدەر عەبادی بە سوپای عێراق سەر پێشمەرگەی عێراق جێریمە و تاوانە کوشتنی خەڵکی پێشمەرگە تاوان بێت کە ئاڵێن ڕفراندەم هەڵەیە ئەبێ ئەمەشتە بەنی بکەندنی ماڵی دۆستخورمات و کەرکووکیەکان تاوانە نەک جێبەجێکردنی دەستور بەس من زۆر سەرکردەی سیاسیە بینم هەرچۆن لەو کاتەش بەداخەوە تازە هێشتا خوێنی پێشمەرگە لەسەر جادە بوو ئاڵای کوردستان لە ژێر قاچی حەسەن پلایسا بوو هەندێک هێزی سیاسی ریزانە بەس دەست بسنەوە بگرن بۆ عەبادی ئێستاش لە دەمیان نەهاتە دەرەوە من وازانم نازانم تەنیا کەسم وابزانم ئەڵێم ئەمەی کە عەبادی کردی جەریمەیە بۆ ئەم سیاسیانە کە باسی ڕفراندۆمەکەن و 100 نەفرەت لە ئەنجومەنی ڕفراندۆمەکەن دە نەفرەتێکیش لە عەبادی بکەن کاکە بڵێن ئەمە هەڵەیە بوو ئەو هێزە سیاسیانە کردیان ئەوەش جەریمەیە بوو کە ئەو پیاوە کردی من چەند ڕۆژێ ئەو کاتێکە لە قاهرە پێکەوە بووین لەگەڵ دکتۆر سەلیم لە مەتار دکتۆر سەلیم بوو سەفیری عێراق بوو چوار پەرلەمانتاری عێراقی بوو هەندێک موەزەف بوون جێگری سەرۆکی پەرلەمانی مەسری بوو دانیشتمووی لە مەتار قسەمانە کرد من بە دکتۆر سەلیم وتم دکتۆر سەلیم تۆ پیاوێکی قانونیت ئەکرێ بە جێیشی عێراقی پەلاماری حەشدی شعبی بی ئەکرێ بە حەشدی شعبی و ئەمانە پەلاماری شورتەی اتحادی بی وتینە خێرەوتم ئەی بە چ قانون و دەستورێک بە جێیشی عێراقی و بەش بە حەشدی شعبی پەلاماری پێشمەرگەتان فەرموو لەبەرەوە من قەنەعەتم بە دوژمنەیەک ماوە بمبورە برای گەورە من قەنەعەتم وایە ڕفراندۆم وەکو بەویشم وت ڕفراندۆم ڕئی دەربڕینە زۆر سەیرە من بەڕاستیان دەجار حەساسیەتم گرێ ئەمڕۆژ لەو هۆڵە دیبەیتێکمانە بوو زۆر تووڕە بووم لەسەرمە هۆکاری تووڕەبوونەکە و چی بوو هۆکاری تووڕەبوونەکە زۆرم پێ سەیرە تۆ بڵێ میلەتی ئێمە ئەزانی ئەوان چۆن هاتنە سەر ئێمە وەکو وایە بڵێ ئاغایەک بە نۆکەرەکەی خۆی بڵێ چۆن تۆ ئەوەنە پیاوی باز لە شارە نووسی خۆ بکەی من ئێشتا ئیزنم نایوی بابەت باسم کردو خۆ من ڕابوون بۆ ئەمەشتان تەبەنیەکردووە لەزم گوتارتانە بەڵێ ئێمە ئەڵێن ناڵێن ئێمە نابێ بچینەوە بە ڕابردوو ئەبێ وەکووتمان لە سەرەتای قسەکانم وتم ئەبێ ئێمە پەن لە ڕابردوو لە هەڵەکانی ڕابردوو وەرگین بۆ ئەوەی بۆ داهاتوو دیدەیەکمان هەبێت و چارەسەریمان پێ هەبێت ئێمە ناڵێن ڕیفراندۆم هەڵە بوو یا هەڵە نەبوو ڕفراندۆم ئێمە هەمومان لەگەڵ ئەوان کە کاتەکەی هەڵە بوو و تۆ تانت لە شەرعیەتیدا کەواتە بە هەڵەیە زانم
بێگومان من ئەڵێم ئەگەر هەر قەرارێکی سیاسی لە ناو پەرلەمانێکی شەرعی باشە دکتۆر موسەنە بابەتێکی گرنگی وروژان وتی ڕووی دەمیشم دەتوانێت بەڵام من ئەیکەم بە پرسیار لە بەرامبەر ئەوەی کە ئەمەتان تەبەنی کردووە بۆ تەبەنی ئەوەش ناکەن کە بۆ نمونە باوڵاتیان و بەدەنگدەرانی خۆتان بڵێن ئەوەی عەبادیەیکە ئەوەی حەشدی شعبیەیکە لە کەرکووک لە خورمات و لە خانەقین ئەمانە ئەگەر وەکو دکتۆر موسەناش ناڵێن تاوانە بڵێن پێشەلکاریە بۆ ئەمە من پێڵم تاوانێکی گەورە نەک تاوانە ئێمە وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی دادپەروەری هەر شتێک بە هێز بە زەبری هێز بسەندرێ چونکە ئێمەتانە بەڵێ وتومانە و دەیان جاریش وتومانە ئێمە کە مادام ئێمە شعارمان کاگیادگەر کە ئێمە شعارمان دیموکراسی و دادپەروەری بووە نەدادپەروەریە کە بە زەبری هێز خاک لە خاوەن خاک بسەنی و نە دادپەروەریە کە کوڕی خەڵکی بکوژیت و هاوڵاتی دەرەجەیەکی خۆت بکوژی کە هاوڵاتێکی عێراقەوە هەڵگری ڕەگەزنامەی عێراقیە و نە دیموکراسیشە کە تۆ خۆت بسەپێنی بەسەر شارێک و بەسەر ناوچەیەک چییە؟ یعنی من لە بیدایەتی بەرنامەکەش و قسەیەم کە بۆچی عەرەب لە ناو هەرێمی کوردستان 56 کاندیدی هەیە کە کوردن لە لیستە عەرەبیەکانن لە ئێستا عێراقیەکانی بڵێن عەرەبی ئەوێن بەڵام کورد سەرکەوتوو نەبووە لەوەی هەر ینی باسی تاوانەکانی عێراق کە بەرامبەر هەرێمی کوردستان بۆی دوو دەنگی کورد زیاتر بێ ناڵێم دوو دەنگی حزبێکی سیاسی ئەڵێم دوو دەنگی کورد زیاتر بێ بەڵێ سەرەتا منەمەوێ بە کۆمنتێک لە سەر قسەکەی دکتۆر حسین جواب بەمەوە لەگە ڕێز و حرمەتم بۆ جەنابی سەرۆکی پارتەکەی جەنابیان هاوپەیمانی و دادپەروەری کە جێگری دووەمی سکرتێری حیزبەکەی من بوو کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو ژوورەکەی لە تەنیشتی ژووری نوورالمالیشیەوە بوو مادەی 140 جێبەجێ بکرایە لە چوارچێوەی دەستورێکا کە حەقێکی دەستوریە بێگومان ئێمە ڕەنگە و کاتە پەنامان بۆ ڕێفراندۆمیش نەبردایە من متفقم لەگەڵ قسەکانی بەڵێ ئەفۆم کەتابە من جۆم لێگرت یاخنا من متفقم لەگەڵەوەی ممارەسەکردنی حەقی استفتاءەکە حەقێکی دەستوریە لەسەر ئالیەت و تەوقیتەکە جیایە دوایەوە کە جەنابەت ئەڵێ ملاحەزەتی لەسەر ئالیەت و تەوقیتەکە بەڵێ منیش ملاحەزەم هەیە ملاحەزەکان یەقینن تۆ ئامادە نەبی دەنگەکەی خۆت بڵێ کە بە بڵێ داوتەیە بە بڵێ نەداوە بۆ بینەر و بۆ دەنگدەر ینی تۆ ئێستا کابرایەکی جەنابی تەمسیلی نیشتیمانی سیاسی لەو بڕیارە ئەکەن کە و کاتە بە هەموو ئێستانەوە لە وەکوێتی نیشتمانی کوردستان قوربان ئیجماعێکی سیاسی هەبوو تەنانەت بە بزودنەوەی گۆڕانیشەوە کە عومەری سەیعەلی هاتە سەر هینەکەوتی دەنگدەر ئازادە چونکە بۆ نابێ بچیتە قاڵبی تەخوینێکی نەتەوەی و تەخوینێکی نیشتیمانی ئەمە پرسی ئێمە نییە بەڵام ئایا ئەو پرسیاری کە جەنابەت ئەڵێ بۆچی پەنجاو ئەوەنە کاندیدی عەرەب هەبێ لە هەرێمی کوردستانە بۆ ئێمە نیمانە ئێمەی کورد میلەتێکین هەندێک جار بە عاتیفە بیرەکەینەوە ئێستا ئەگەر من و دکتۆر موسەناو ئەم چوار هاوڕێ بچینە بەغدا خۆمان تەرشیحکەین بچینە پارتێکی سیاسیەوە تەحالوفێکی سیاسیەوە کیانێکی سیاسیەوە ڕێک ئەخرینە تەخوینی نیشتیمانی و وەتەنیەوە بەڵام ئەکرا ئەم پارتە سیاسیانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەیەکێتی نیشتیمانی کوردستان زۆر داوە و جەختی لەسەرم بابەتە کرد کە با لە شوێنە ناوچە ناوکۆکەکان بە یەک لیست دابەزین و با هەوڵ بین لە شوێنەکانی تر یەک تیممان هەبێ یەک هێزمان هەبێ بۆی دەنگی یەک کورد نەفەوتێ بەڵام بەداخەوە ئێمە بە درێژایی ئەم هەموو با لە تۆ دەست پێ بکەم کایەتگەردا وڵامی پرسیارێکە دەمەوە تەڵەن بڵای وڵامی تێبینێکم لەسەر وڵامی دکتۆر چێنەر جەنابە دوتت کاک دکتۆر بەرهەم ژوورەکەی لە تەنیشی ژووری مالیکیەوە بوو ینی بۆ مادەی 140 ئایا تەنیا دکتۆر بەرهەم جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە تەرخەم بوون کە کاریان نەکرد بۆ ئەفۆم کە کایەتگەر زۆر بە کورت ینی کەم تەرخەم بوونیاننا وەکو کەسایەتی بڵێ ئەڵێ کەم تەرخەم هاما بڵێ بەرهەمیان وەکو یەکێتی نیشتیمانی چونکە نوێنەری یەکێتی نیشتیمانی بوو بەڵێ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام وەکو کەسایەتی خۆی ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستانی لە دکتۆر یەکێک لە کاندیدەکانتان دوێنێ شەوتی دکتۆر حسین گەر سەیری من پرسیارەکەت بکەم یەکێک لە کاندیدەکانتان دوێنێ شەوتی بۆی تێبگەین سەرجەم پرسە نیشتیمانیەکان بەڵێ یەکێک لە کاندیدەکانتان دوێنێ شەوتی قووەتی هێزی کەسایەتی دکتۆر بەرهەم ئەتوانێت کێشەکان چارەسەر بکات لە وەقتا بێگومان دکتۆر بەرهەم ئەو کات بۆ نەیکرد پرسیارەکە ئەوەیە دکتۆر بەرهەم هیچ کارزمایەکی سیاسی کاریگەر کاریزمای هەبووە بوورە من ئەگە دکتۆر ڕێگەم با جواب بێمەوە فەرموو دکتۆر بەرهەم وەکوی سا من قسەم ڕووی دەم خسە برای ئەزیزم دکتۆر چێنەر دکتۆر چیا ببوورە وتم کاک دکتۆر بەرهەم وەکو دکتۆر بەرهەم لەوێ نەبووە وەکو نوێنەری یەشێتی لەوێ بووە دەست بەستراو بووە
تا ڕادەیەک ئەگە دەست بەسراونە بە لە ناو یەکێتی نهاتە دەرەوە سەرجەم هێز و مقاومەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێی خۆیەتی بەڵام ڕێی خۆم نییە من حیزبەکەم پێ بەڵێ سەرجەم و قەومات و هێز و ئیمکانیاتی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ سەرجەم پۆستەکانی دکتۆر بەرهەم لە بەردەم دکتۆر جەنابی دکتۆر بەرهەما بوو من ڕێزێکی شخصیم وە هەیە ئەمە جەدەلێکی عەقلانیە مەیکەین سپاس دەکەم دکتۆر سەردار نقاشێکی جەدەلی فقط لە بەغدا چاوی لەسەر چ پۆستێک بێت یعنی چاوی لەسەر پۆستی سەرۆک کۆمار بێت چاوی لەسەر جێگری سەرۆک وەزیران بێت چاوی لەسەر پۆستی سەرۆک پەرلەمان بێت بۆ ینی بۆ خولی داهاتوو بەبستم کە کابینەیەکی نوێ دروست دەکرێت و پەرلەمانێکی نوێ بگومان ئێمە پێشتر چاومان لەسەر ئەو بوو کە سیمای عێراق کوردی پێوە دیار بکەویش پۆستی سەرۆکی عێراق بوو بەڵام ئێمە تا ساڵی 2009 کە جەنابی مامجەلال سەرۆکی عێراق بوو سەلاحێتێکی فعلی هەبوو و ئەنجومەنی سەرۆکایەتی ئەو کاتە جۆرێک لە تەوافقی هەبوو سەلاحێتیان هەبوو بەس لە دوای خولی یەکەمەوە ئەو سەلاحێتە لە ئەنجومەنی سەرۆکایەتی سەنرا کاتە ئەو پۆستەی کە ئێمە بەدوایە ئەگەڕین لە بەغا تەنها جۆرێک بوو لە تەشریفی کاتە ئێمە ئەبێ بیرکەینەوە ئایا کام پۆسە بۆ ئێمە باشترە بەڕای من چونکە چی کەمینە هەمیشە لە ناو پەرلەمانە خۆی ئەبینێتەوە هەمیشە لە ناو پەرلەمانە سەرڕایەوە جەنابی مامجەلال کە ئێمە نوکولیمان نیە لە دەوری گرێدەرەوەی دەنگە جیاوازەکانی عێراقیەکان بوو سەمامی ئەمانی هاوکێشە سیاسیەکان بوو ینی سەرڕای ئەوە کە ئێمە باسی ڕۆلی ئیجابی جەنابی مامجەلال ناکەین بەڕێ بەڵام بەڕاستی ئێمە لە عێراق تا ساڵی 2000 لە خولیەکەمە سەلاحێتێکی فعلی هەبوو بەڵام ئێمە کەوتینە ناو مەعمەعەیەکی سیاسی سەبارەت بووی کە پۆستی سەرۆکی عێراق بۆ ئێمە بێ بەڵام لە هەمان کاتە ئەو پۆسەمان پێفرۆشە کە پۆستێکی تەشریفیش بوو ئەگەر خودی مقاومی شخصیەتەکە نەبوویایە کە پێشتر هەیبوو بێگومان ئەو کاتە ئەو جۆرەش نەبوو بۆیە من بە قەناعەتی من لە جەولەی داهاتووی پەرلەمانە هەمیشە کەمینەیە لە ناو وڵاتێکی زۆری نابێت لە ناو واقعێکی دەستوریە ئەژی لە ناو واقعێکی تەسویت و قاعدی قانونیاژی هەمیشە ئەبێ جۆرێک لە مرکزەکەی خۆی بگوازێتەوە ئەوش پەرلەمانە من ئەوەندەی کە باوەڕم بە سەرۆکی پەرلەمان پۆستەزانی کە کورد چاوی لەسەری بێ بەڵێ من ئەوەنەی کە بێگومان ئێمە کاتێککە باسی سەرۆک وەزیران بکەین ئەمە بۆ ئێمە نابێ بەڵام مەسلەی سەرۆکی پەرلەمان یاخود کارکردن و سوقلێکەوە ضرورە بەڵام من تێبینی تریشم هەبوو بەڕاستی لەسەر ڕفراندۆم ئەم شتانە خۆی لەبەرەوەی بەرنامەکە ناتوانین تایبەتیکەین بە ڕفراندەم ئەبێ ڕوئای ئەوەش بزانین دکتۆر موسەنان پرسیارێک زۆر مەبەستمە بەلامە وەڵامی وەربگرمەوە چی وات لێ ئەکا بتەوێ وەکو پەرلەمانتار بگەڕیتەوە عێراق چ شتێک زۆر ئەوداڵی ئەوەیت کە ئەم جارە بە ئەنجامی بگەێنیت بەناو پەرلەمانی عێراق ڕازگۆ بم لەگەڵ تا ئەوەی کە لە پەرلەمانی عێراقا بوو بێ و بە تایبەتیش لە قۆناغی لە خولی سێمە بڵێ و ئەو هەموو زەبوونیەی کوردی بینی بێ ئەگەر شعورێکی حەقیقی بەرپرسیارەتی لە ناو دڵیا بێ ناتوانێت بەغدا جێبێڵێ بەڵکو ئێوێ بگەڕێتەوە بۆی چونکە ئێستا شەڕەکە گەرم بووە دەستەوێخەیە و نەتەوەییە و گەشتۆتە سەر ئێسقان انقلابێک کرا لە عێراقا بەوەی کە زۆرینەی انتخابات ناتوانێت حکوومەت پێک بێنێ زۆرینی ناو پەرلەمان ئەمە بڕیارێک بوو من ناوم ناو انقلاب بڕیارێکی محکمەی اتحادیە لەگەڵ ڕێزم انقلابی دووەم ئێستا بەڕێوەیە کە باسی حکومی زۆری ناکرێ بڵێ ئەمە مەترسیەکی جددیە مەترسیەکی جددیە بڵێ خۆزانی چۆنە حکومی زۆرینە ئەسڵەن جێبەجێ کرێ یعنی ماوەیەکی زۆرە شەراکەتی پێگاتەکانی عێراق یعنی ڕێزی لێ ناگیرێ ئەمە حقیقەتێکە ینی بەسەرەوە هەیە ئیعلانیان نەکردووە و ئەم جارە ئێستا زانی بە سەراحەت پێت بڵم بە دوایان دی حیزبی سیاسی کوردی و ناگەڕن دەوری تام حەدین معروف شتیوا ببینن یا لە هەندێک حیزبی سونی دەوری نازام کێ ببینن بۆ ئەوەی کە حکوومەتێک دروست بێت تەواو ئەغلبیەتەکە بێ بەڵام ناوەکەشی شەراکە بێ ئەمە حقیقەتە بەڵام ئەوەی کە من بۆیە گەڕێمەوە بۆ بەغدا بە دەرەجەی یەکەم شەڕی سەروەرەکان و مافەکانی کووردە بەڵام سەروەری و مافەکانی کورد تایتڵێکە بۆ کۆمەڵێک زۆر قەزیەی ورد و جەوهەری گرنگترینیان بەلای منەوە موچە حقوقی خەڵکە کە ئەبێ ئەم پەیوەندیە نادەستوریانەی و نایاسایانەی و ناڕێکخراوانەی لە چوارچێوەی یاسا و دەستوری بینی هەرێم و بەغدا کۆتایی پێبێ ئەبێ دەستور ئەو بەشەی کە تایبەتە بە داهاتەکان جێبەجێ بکرێت تەسلیم بە بەغا بکرێ ئەبێ بەغدا یعنی بە تەواوی معنا زەمانەتی موچە و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە ئەمە لە بەلای منەوە قەزەیەکی زۆر گەورەیە دژایەتی فەساد قەزەیەکی زۆر گەورەیە لە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا قەزیەی دژایەتیکردنی میلیشیاگەری و بەسەربازگەکردنی عێراق و ئەوەی کە ئێستا بە ناوی حەشدی شعبیەوە کرێ قەزەیەکی زۆر ئەساسیە کە کار لەسەر ئەوە بکەین لە چوارچێوەی یاسا ئەو دیاردەیە کۆتایی پێبێ قەزەی تایفەگەری قەزەی خراپ بەڕێوەبردننی
یعنی ئیدارە و حکوومەت سەردار لەناو پەرلەمان چی لە ئەولەویەتی شەڕکردن دەبێت دکتۆر موسەنا ئاماژەی بە کاری خۆی کرد کە بەنیازە چی بکات بۆ ئێوە بگەڕێتەوە چی ئەچێتە ئەولەویەتی خۆتەوە ئەگەر کۆمنتەکەشت بۆی حەقت نەخۆم بڵیت بەڵێ من پێشوی باسی ئەو بکەم کە لە ناو پەرلەمانە تەرکیزمان لەسەر چییە بەڵام پێش ئەمێ کۆمنتەکەم بەڕاستی باش نییە ڕیفراندۆم بکرێتە کاڵایەکی سیاسی بۆم هەڵبژاردنە کراوە بێگومان ئەکرێ یعنی باس لەوە کرێ هەرچی بەرەنجامی هەموو دوژمناتیەکانی بەغایە و ئەو هەموو جەرائیمانەیە کە بەرامبەر بە ئێمە ئەکرێ پارسەنگەکەی لە چیەوە هاتووە لە ڕفراندۆمەکەەوە هاتووە بێگومان ئەمە کاڵایەکی سیاسی نادرووسە کە بەکار ئەهێنرێت ئێمە لە ڕووی قانونی دەولی ئەمە حەزەکەین یەکێک پێمان بڵێ تاوانێکمان کردووە دەرهەق بە قانونی دەولی دەرهەق بە دەستوری عێراقی دەرهەت بە مافەنەتوایەتەکانمان ئەوە عێراقە کە تەحملی ئەوە ناکە من بڕیاری خۆم دەم سربەخۆیم ئەوەیانە بۆ پارتە سیاسیانەی تر کە زۆردا ئەبەزنە سەر ڕیفراندۆم ئێستاش ڕیفراندۆم بێ 2 ڕۆژی تریش بێ 3 ڕۆژی تریش بێ من یەکێکم لەوانەی زۆر بە خۆشحاڵیەوە دەنگم داوەوەی شێک بووم لەوانەی کە بەڕاستی ڕیفراندۆم جارێک لەبەر ئەوە دووشت ئێمە جیاوازە لە ڕیفراندۆمە حەق تەقریر المەسیر حەق الانفصال ئێمە لە 25 داوای مافی چارەی خۆنووسینمان کرد داوای جیابوونەوەمان نەکرد لە عێراق چی لە ئەولەویەتی کاتە زۆر بەکوتی دکتۆر لە پەرلەمانی عێراقا ئێمە بێگومان ئەبێ تەرکیزی یەکەممان وەک خۆم لەسەر هەموو ئەو مافە دەستوریانەیە کە دراوە بە گەلی کوردستان لە هەرێمی کوردستان ئەمێک دووهەم مافەداراییەکانی ئەو خەڵکە کە بۆ خۆی داری کراوە بۆی بگەڕێنرێتەوە و حکوومەتی ئیقلیم لە ڕێی بەدەستێنانی مافە دەستوریەکانەوە شکۆمەندی و بەهێزی بۆ بگەڕێتەوە دکتۆر حسێن یەکێک لە کاندیدەکانی هاوپەیمانی ئەڵێت ئەوەی تا ئێستا ڕووی داوە یعنی ئەڵێت خەتای هەرێم بووە نەک بەغدا ئێوە بەم ڕوئیاوە واچن بەرەو بەغا ئەمنیش منیش مەبەسم ئەوە بوو ینی ئەوەی کەڕوویداوە خەتای ئێمە جاکەواتە عەبادی هەرێم خەتابارە بۆی ئێوەش لەسەرە واکەن کە لە بەغداوە ئەم خەتایی هەرێم چاک بکەنەوە ئەوە من بە دیدەی من ڕەنگەوە دیدەی هیچێک لە کاندیدەکان بێ خۆتزانانی کاندیدێشان هەڵ نەبژێدراوە و دیدە و بۆچوونی جیاواسەیە بە دیدەی من بەڵام هەمووی نابێت کۆکەرەوەی یا گشتیەکەی هاوپەیمانی بێت هاوپەیمانی لە پرۆگرامیە یا لە پێڕەوی پرۆگرامی هاوپەیمانی ئەوەیە کەەوە ئەو کێشانی ڕووی داوە کێشەکان هەمەلایەنن و هەمە هۆکارن ینی هەردوو لە هۆکارێتی کارتە من ئەولێتی کاری من ئەوەیە مافە دەستوریەکانی هەرێم و بم بە داکۆکارێکی سەرسەخت بۆ دەستەبەرکردنی و لەگەڵ ئەوە شایستەدارەکانی هەرێم بگەڕێتەوە بۆ بە پێی دەستور بگەڕێتەوە بۆ گەلی بۆ خەڵکی کوردستان و بڕیاری پاشەکەوتی موچە کە ئێستا لە بەغاشەوە تقریبان وا بینیمان لەگەڵ یەک پێدانی یەکەوە لە بەغاوەیشی لەسەرەکەن کە کوتای پێبێنن ئەبێ کۆتای پێبێت لە بەغاوێ لە کوردستان دکتۆر چییە چ شەڕێکی دەستوری چ شەڕێکی دیپلۆماسی چ شەڕێکی سیاسی چ شەڕێکی پەرلەمانی و تەشریعی هەیە لە ئەولەویەتی کارتان بێتەوە ئیشی لەسەر بکەیت بە پێچوانی ڕۆیایی بەڕێز و ڕەنگە برادرەکانی کەشەوە من کادریشی پێشکەوتوم حزبم کاندینم بۆ پەرلەمانی عێراق بۆ دڵنیام سەرکەوتێکی گەورەش بە دەست دێنین بە هیوای ئەوەی لیستەکانی تریش سەرکەوتن بە دەست بێنن شکێ ئێمامە ئیمانمان بە ئازادی بیرروڕاو هەیە با فێرکراوین کە ڕەنگە جیاوازەکان قبول بکەین بەڵام حیزبەکەی منیفێتی نیشتمانی کوردستان لە درێژایی مێژوو لە مەهامی دیاری کاری ڕای نەکردووە دەرەکە چاوەڕێتە بڵێ بنیازی لە چوارچێوەی ئەو 12 خاڵەیە لە کارنامەی حیزبەکەمان کە باس کراوە کە مکافحەی فەسادە مکافحەی ئرهابە مەلەفی ئەمنە پرسی ژنە وەرزشە لاوانە بودجەیە ئەنفالە هەڵەبجەیە سەرجەم ئەو بابەتانی کە لە 12 خاڵەکەی کارنامەکەی بەڵێ دکتۆر چیا زەنگەنە کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان لە پارێزگای سلێمانی دکتۆر حسێن شەفیق حسێن شوانی کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی دکتۆر سەردار قادر محەدین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی دکتۆر موسەنە ئەمین سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی بەو هیوایەی تێڕوانینەکانتان ڕوئیاتان دید و بۆچوونەکانتان وای کرد بێت کە دەنگدەرەکانتان قەنەعات بکەن بەوەی کە ئێوە لە بەغدا لە ئاست ئەو متمانەیە ئەبن بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە ببورن باسی ئەو ڕاتوین بە باسی ڕۆژ باسی هەڵبژاردن لێرە کۆتایی نەهاتووە سبەی شەو پشتیوان بەخوا لە شارێکی دیکەی کوردستانەوە لە خزمەت ئێوە و دەنگدەران و بینەرانی هەرێمی کوردستانە بن سوپاس بۆ تەواوی هاوکارانم تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتی